قورة لكن في سبيل الله تقريبا نزدیک 50 ساله حتى ئێستا پەڕقی کردمە وەک کوردە عەرەبی تورکمانە پەق ناکەم. هاتوومەتە دوکانەکەی مامنووری دیارە مامنووری تەمەنی 80 ساڵە و کۆنتترین گۆڕەڵکەنی قەزای خوورماتووە لە ماوەکانی ڕابردوودا بێ هیچ فەرق و جیاوازیەک لە نێوان نەتەوەکاندا ئەو سەرقاڵی گۆڕەڵکەن و دروستکردنی کێڵ و ڕازاندنەوەی کێڵ و ناشتنی مردووە لە قەزاکەدا. من دەمەوێت بچمە لای مامنووری خۆی چیرۆکی ژیانی مامبووباسکە و ئەو بەسەراتانی کە هاتووەتە پێشی لە ماوەکانی ڕابردوودا. مامنووری گیانەگە بێتە ئەمر ئازێتنەوێت نانە هەر بۆ ستەپاوە ئازێتنەوێت ئەگەر ببر. مامنووری تۆ ماوەی چەندێکە ئەم کارە ئەەکەیت و لە ماوەکانی ڕابردوودا چی بەسەرهاتێکی خۆشونا تقریبا نزدیک 50 ساڵە تقریبا ئیشەکان قەورە دەکەن فەرق ناکەم فی سەبیل الله چی گەرەکەت ئەڕۆ لە شوێنمان تێن قەورە دەکەن فی سەبیل الله تقریبا نزدیک 50 ساڵە حتى ئێستا پەڕقی کردمە وەک کوردە عەرەبی تورکمانە پەق ناکەم فی سەبیل الله من عیشەکەم بۆ خوا عیشەکەم هەر وەڵڵا دوای ئەوەی سەر تەقەتم شلەمەوە همه رم نقاوسان تاك تاك بس نايل نعيش بكم انتو بامان ردان شتو جامعتش لين من بعشك لين من حاج كريمة فراشد بيه حاج ياسين بيه أحمد حميد بيه العقبة بيه دوشذا قلت لين من بالسيروان بيه حما معدة بيه لين من عشق الجنة ما نجيش في سبيل الله عشكا حتى إساء عشق زمان كاس العاجز كاس نكل زمان هيك لا ليش قور الحدين بلاش هذا في سبيل الله إذا طاقة مثلنا ما والله أما نقص كم ترجع ترميه. مامنووری گیان لە ماوەکانی ڕابردوودا ئێوە چۆن کارتان کردووە یاخود چۆن گۆڕتانەڵ کردووە بۆ نمونە ئەو کەسێکە مردوویەکی لێ ئەمرد ئێوە چۆن ئەڕۆشتن بەدەمیانەوە یاخود خۆیان ئاگادارتان نەکردووە یاخود خۆت ئەچیت ڕاستەخۆ خۆت و تیمەکەت ئەچیت گۆڕتان بۆ ناڵەکەن. وتیان ماما سەیداشم بان کردم بڕۆن یەک عەز بدنن قەورستان بکەن لەورە سەیداشم هات من و حاج یاسین غەرازمان هەر کردمان ڕۆی من لە شەیدان قەول کردمان ڕاست بی لەورە بس هەردێکمان بی ئەوەڵ قەول من و حاج یاسین کردمانە لەورە 6 قەول کردمان دوای هات یەکدانەی دوودانەی خەڵکی خۆزانم مێن یاواش یاواش قەورستانی گەورە بێ لەورە حتى 2 سال بەلێ سەهل لەورە عیشەکەم بەس تاقەتم نەباتان قایم عازەکە ئەرە وەڵڵا ئەوەڵ هەمار مەمارش نەبی ها پاچ عیشکردنەوە پاچ هەمار نەبی ئەرە وەڵڵا دەستمان ئەوەڵە دەستمان گیش دانێ وەبێن وە پاچ عیشکردمان لە شەیدان هەرەوە قایم بێ عازەکە ئەرە وەڵڵا یەکەم گۆڕستان شەیدان بۆ ئەوەل نا لەوە دێ لە قەوسان گەورە قەوسان گەورە ئیمام حەسان لەورە کردمان دوای لەورە جێنەمە وتیان یەک قەوسان ما بکەن ڕۆیمان لە شەدەق سەیداشم ڕەحمەتی هەستا خەسێکی وتی لای ئەمان بکەنە قەوسان ئێستا بیە حەپارە هەمار بیە ئەوەجە پاچ عیشکردمان دەستان دەم جامەوێ دەستمان هەرە وەڵڵا